چۆمانە هاوڵاتێکی گوندی مەڕۆی میوانمە لە زاری خۆیەوە زانیارەکانە گواز بە سڵاو دەبێم کاتەوە باش ئەم ڕووداوە چۆن بوو چ کاتێ بوو سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم عزیێتان کێشاوە ئەم مەوزوعی کە ڕووداوی دڵتەزیێنەی کە ڕوویاوە بە حکمی سنوورەکەمان کە ئێمە خەڵکی مەروێین لەگەڵ دیەکانی چۆمان و ئەو زنجیرە دیانە ئێمە حدودین سنوورین دۆستایەتی و ژن خوازی و تێکەڵاوێکی زۆرمان هەیە پرسەیەکە بۆ لە گوندی چۆمان هاوڵاتیەکی چۆمانی ئەمری خۆی کردووەمانی جوستیانە وەک پرسە و سەرخۆشی و خزم و کەس و کار و ئەوانە سەردانیان بکەن وایە پرسیاریشیان بۆ کراوە ینی پرسیان بۆ کراوە کە ئەمان وە خەڵکی دیەکە بچنە ئەو بەر بۆ سەرخۆشی بەڵام ئیترکە بە دوای ئەوەی کە پیان ڕاگەیەندراوە و ئەتوانن بێن و بچنە سەر پرسەکەەوە بۆ مزگەوتی دی چۆمانی ئەوبەر ئەمبەری شەر چۆمانە و ئەو بەری شەر چۆمانە لە نەتیجە خزم و کەس و کارانەی ئێمە گەنە سەر چەمەکە و ناگا ئەو بەرکەون ینی بچنە بپەڕنەوە بچنە خاچی ئێرانەوە بۆ پرسەکە تەقەیەکی زۆریان لێکرێ لە نەتیجە بەداخەوە کوڕێکی گەنجی جوان خەڵکی گوندی مەروێ ئەو لەوێ دەست بەجێگیان لە دەزەدا و شەهی دەبێ و ئێستا ئەڕۆین بۆ مزگەوت بە خاکێسپێرین دوو برینداریشمانەیە بریندارەکان بەڕاستی هەردووچیان برینەکانیان یەکیان بە تایبەتی کاگرەسوڵ زۆر بەردەمی کەوتووە بەردەم و لوتوشتی کەوتووە ئێستا ئەم دەقەیە کەم قسە بۆ جەنابتانەکەم لە هۆڵی نەشتەرگەریە کاک محەممەدیش کە بە فیشەشێ بەر ئەژنۆی کەوتووە ئەوی ژەر ئێستا دکتۆرەکان لە مشاورەی ئەوان نازانم ئاخۆ ئەبەنە نەشتەرگەریە چی کارێشکەی بۆ بەکارێندرێ ئەمنێ دوو گوندن هەرچیان نایان چۆمانێکیان لە بەری ڕۆژەڵاتی کوردستانێکیان لە هەرێمی کوردستان و باشوورە ئەم سێ هاوڵاتیە چوبوونە ناو خاکی ئێرانەوە تا چوبوونە نێو ڕۆژەڵاتی کوردستانە و تەقیان لێکراوە خودە لە بەری باشوور بە پێی ئەوەی کە من لە ژوورەوە ڕاستەخۆ لەگەڵی سحافەکانە وەک خزم و کەس و کاری هەردووشیان ئەمانەیە ئێمە خەڵکی مەروێن بەڵام ئەو سەرچەمەکە ئەم بەریش هەر چۆمانە و ئەو بەریش هەر چۆمانە بەڵێن بۆ منە چۆمانی شەر فەرق ناکە لە سنوورە هەر عایدی گوندی مەروێیە بەڵام ئەوەی زانیاریەکان بە من گەیوە من لە براو کەس و کاروشتەکانیانم بیست ئەوانەی کە لەگەڵ یاتون ئەڵێ ئەو بەر نەکەوتون لەبەرەوەی من خۆم لەوێ نەبووم بۆی هەواڵەکەەوە خۆی بۆ جەنابەت پشڕاستی کەمەوە کە من پرسیارم لێکەوە نەگەیوە ئەو بەرکەون بچنە پرسەکە تەقەیەکی زۆریان لێکراوە و ئەویان کوژراوە دوانی برینداریشمان هەیە وەک بەرپرسە ئیدارەکان باسەکەمەوە هیچ ناوەندێکی فەرمی نییە ئەوەتە خاڵێکی سنووری نییە لە نێوان بەری ڕۆژەڵات و باش و پێشووتر سەردانە بۆ خۆ دەڵی خزمایەتی و پەیوەندی کۆمەڵایەتیە بۆ لە نێوان گوندەکانی هەم هەرێمی کوردستان لە منتیقی شارباژەر هەم گوندەکانی و بەرکاکەونە ڕۆژەڵاتی کوردستان و پێشووتریش ڕووداوی ئەو لەم شەش نەبووە بەڵێ ئێستا ئێمە بنکە هەیە تەبەن لەسەر چەمی چۆمان بنکەی پاسەوانی سنوور هەیە بەڵام پێشتر هیچ بنکەیەک نەبووە لەوێ هاتوچۆیەکی زۆر احتیاتی هەبووە بۆ پرسە و بۆ تەعزیە و بۆ خۆشی و ناخۆشی ئێمەش و ئەوانیش سەردانی یەکترمان کردووە بەبێ هیچ شتێک بەبێ هیچ ڕووداوێکی دڵتەزیێنی وەک لەم جۆرە ڕووداو هەبووە بچووک بچووک بەڵام ئاوە ڕووداوی دڵتەزیێن بەڕاستی تا ئێسامە شتیوا ڕووی ناوە لەو حدودەی ئێمە چەند جارێککە تەقە کراوە لە دوای ئەوەی کە لەم چەند ساڵانەی ئەخیرا ئیژینا پێشتر لەو ڕووداوە دڵتەزیانە هیچ شتێکی وا ڕووی ناوە کە بەو دەرەجەیە کاریگەری بەجێ بێڵە و نەخێر هەرە پسییانە بوون گیان لە دەستدا زانیاریمان لەسەر بڵێ گەنجە خێزاندارە گەنجە و بەڕاستی بەداخەوە ئەنی گەنجێکە هەموو دێکە بەڕاستی دڵتەزیێنین بۆی گەنجە و کوڕێکی گەنجی لاوانێت تەمەنی لەوەری 30 ساڵ 32 ساڵ هەر ئەوە نابێت تەرمەکان من ئەوەنێ ئاگادار بم تەمەنێ مە لە سلێمانی دانیشین تەلەفۆنیان بۆ کردین کەوا بە ئیسحاف تەرم و بریندارەکان بە ڕێگاون بەرە سلێمانی ئەویان وازانە لە ڕێگاوە بردو بۆ توعدلی سلێمانی و بەداخەوە زۆر بەخێر بێن سپاس بۆ سنەڕووی زانیارەکان و ئامادەبوونت گومەوە جۆ لێبوو پشڕاستکردنەوەی هەواڵەکەی تۆ و زانیاران بوون کە پێشووتر کێنێن بەڵاوی کرد بۆ دیارەوە گەو باسی کرد بەمبەستی ئەنجامدان یاخود سەردانیکردن بۆ پرسەیەک ویستوانە بچنە گوندی چۆمان لەبەری ڕۆژەڵاتی کوردستانە و لە سنووری خاکی ئێرانە بۆ خۆی باسێکرەمان ژن و ژن خوازی پەیوەندێکی پتەوی کۆمەڵایەتی لە نێوانە نابووە ئەوان هاتوونەتە ئەمدی و ئەمان چوونەتە ئەودی پێشووتر بەڵام ئەمڕۆم سێ وڵاتێکی ویستوانە بۆ پرسێ بڕۆن لەلایەن پاسدارانی سوپای پاسدارانی ئێرانەوە دەستڕێژی گولیان لێکرا و بۆ خۆی باسی کرد یەکێکیان دەست بەجێگیان لە دەستدا و دوانی کەیشان ئێستا لە نەخۆشخانەی شار لەژێر چاودێری چڕی پزیشکی بدەن ئەمە دوای زانەرەکان و لەسەر ڕووداوەکەی ناوچەی شارباژەر دێمە بەلای تۆ گە پرسیارت نەبێت باش ڕزگار سپاس